لە ئێستادا بەلجیکا یەکە لە بەهێزترین هەڵبژاردنەکانی جیهان پێم وایە ئەنجامی یاریەکەش بەلجیکا سێوێکە بێتەوە. یاریزانەکان زۆربەی ئێستێرەکانی یانەکان لە ئێستادا لە یاریزانی هەڵبژاردە بەلجیکانە هۆکار یەکەم ئەوەیە تیپێکی توکمەیە و تیپێکی لاوە و لەگە کۆمەڵێک یاریزانی بە ئەزمون تیپێکی زۆر بەهێزیان هەیە. وە سەبارەت بە یاریەکەی بەلجیکا و رووسیا من تەسەور دەکەم بەلجیکا بە ئەنجامێکی گەورە براوە دەبێت لەگەڵ رووسیا ئەوەش بەهۆی ئەوەی چەند یاریزانێکی ئەستێرە و ناوداری هەیە یەکێک لەوانە یاریزان لوکاکۆ و هازارد و دیبڕۆین و چەندەها یاریزانی تر کە بە تەسەوری خۆمە قەنەعەتی خۆم بە ئەنجامێکی گەورە براوە دەبێت لەگەڵ رووسیا. بەخوا من تەسەورەکەم تا 5 گۆڵ تۆمارە کرد ینی بەلجیکا 5 گۆڵ لە رووسیا تۆمار بکات و یاری بەلجیکا و رووسیاش لە بڕوایم بەلجیکا بە ئەنجامێکی بەرز شەباتەوە لەبەرەوەی چەند یاریزانێکی ئەستێرە هەیە وەکو لوکاکۆ هازارد و زۆربەی یاریزانەکانیان ئەستێرەنە دیبڕۆن و سەرجەمیان ئەستێرەنە بەڵام هیوادارمی ڕۆیەکی خۆش بێت ئەم ساڵەکە. وەڵی بەلجیکاوە سەرەکەویت تا قۆناغی پێش کۆتایشەوە بەڵام لە فەڕەنساوانە تەنها ناتوان لە فەڕەنسا بڕێگەنە هەموو سەرجەم مونتەخەبەکانە بڕێویت مونتەخەبی ئیتالیا تەواو ئامادەی بەڵام زۆربەی ئەستێرەکان لە بەلجیکا و فەڕەنسا و پرتوگالە. طبعا لە ئەم ساڵ لە یۆڕی ئەم ساڵ پێشبینێکەکەم هەموو گەمەکان بەقەوت بوون هەموو گەمەکانیش خۆش دەرکەون لە گەمەی رووسیا بەلجیکا پێم وایە بەلجیکا بە ئاستەکی باش ببێتەوە چونکە یاریزانێکی باشی پێگاندووە و یاریزانی باشی هەیە. سەرەتا بۆ ئەم ساڵ یۆرۆش جیاواز دەبێت لە ساڵانی دی چونکە چەندین یاریزانی لا و ئازبەر زیاتر پێگەیشتون و جیاواز دەبێت لە یۆرۆکانی تر پێشبینیشم بۆ یاریەکەی بەلجیکا و رووسیا چونکە خۆمان دەری سەرسەختی بەلجیکام پێم وایە بەلجیکا دەباتەوە ئیشاڵا واش دەبێت هیواداریشم بە ئاستێکی باش و بتوانین ئیشاڵا بگەینە یاری کۆتایی بۆ ئەم ساڵ هیواداریشین تۆڵە لە فەڕەنسا بکەینەوە.